خوشک ئەمن و سەعدی پێکەوە لە ئوردن بووین شەو لە فندقی بووین لە ناکاو تەلەفۆنەکەم لۆ هات وتیان برات عەمری خوای کرد داوای لێ بگرێ دەکەم خوا برینت کولان لەناو تازیەت بینە ئەمنیش نائیلات وتم برامە دەبی بگەڕێمەوە سەعدیش سند و قورعانی خوارد گوتی ئیلا لەگەرت دێمەوە کوورە کاک سەعدی هێشتا دووسێ ڕۆژمە ئیشی خۆت بکە گوتی وەڵڵا وەبیلا وەتیللاهی هەتا هەولێرە پێم لەگە پێیتووە کوو بەتەنێ بەجی تێلم کاچی من ئەمش تەلەفۆن لۆ کرد هەتی کاچی بەوت قارەمانش کاک ئەمش تەلەفۆن لۆ کاکە لە تەلەفۆنەکەی چم پێگوتی کاکە نەمگوت برایەکی جەمال بەزازی عەمری خوای کردیا ئەشهەدووە ئەدی لۆ منم نەکرد کورە لەو دەمەی سبحان الله شەحنم نەما دوای کاکە سواری تیارەی بوون بلیتی خێرامان بڕی هەتا پارەکە لەس حیسابی من بوو داوای لێ برد لێ دەکەم نا بابا عیبا عیبا بەخوای لەناو تازیەت بینە بەس کاکە ئێستا بەس بزانم ئەمن لۆ هاتیمە ئێرە کاک زەمان کورە چەند حیامات پێ برێت بە قوربانی ئەو ڕدێنە پێ برێت لە چیەوە ماهینای تێرە ئاوچ بۆ ئاگری داکە ئەوانە ئاشتکەوە قەنعاتی لە بۆ ئەو ژنەی دروستکە کە سەعدی ژنتکەی نینە کاکە دەزانی مۆزوع چییە کورت و کرمانجی ئەوە وە دەزانی ئەمە چوومە ژنە چکەمینایە دەرێ ئەتو گوتە 6 ڕۆژەکە دیمەوە لە ناکاوەش هاتە دوکانی ئەمنی دیت کاکە حالیان تازە لە قەبرستانی هاتمەوە کورە دەمیست تێی بگەینە بەس کاکە لێ نەگەڕا ڕاست ڕۆیش دەمیست برێم غەریب مردیە غەریبی مارێ جەمال بەزازی ئەیەزار ڕەحمەت لێ بگەریب ئەرێ غەریب چەند منداریەیە چار منداڵی نەبینێم غەریب زۆر بە غەریبی سەری ناوە کورە نەبینێم قارەما چار مندالی لە دوای خۆی بەجێشتە یەکە چند بنێرە لە دوکانی بەزازی دیکە بە شاگردی خۆ نانەیە چیان هەلەکنە خۆمە خۆ ئەرێ سەعدی بەس نییە چییە؟ کڵاواتی نوێ بەس نییە سێ خوشکم کلاواتی چ سەعدی ئەوەش دەکەمە ئەوەش ئەمرت لەو هەندێک هیناتی ئێرە کورەمە تو زارم کاکەم گوت ماوەچی باگریتیان بکەین و قسەی چ بکردت ها ئێستا دەهام لێرە باچی خراپە پەیدا کردی دەهام لێرە بە تۆ دەدوێراوە بکەی چی بۆ زمانە یان ئەمە حەقم لە شەڕی بۆ نیە سەعدی ئەمە دەڕۆ ئەو هەنجابی ئەتۆ ئەم بەتەنە بە جمێلا ئەو پەنجە ئەردە شقینی پەنجە دەری پیشەکانە بابا ئەوە ژن کو دەبێ و هالە دەرێمە و هالە بوو دەرێنە ئەمنی وا لە تازیە دەرینایە هەبڕوان پێ ناکەم ئێمە چ بکەم قارەمان چ بکەم بارە دەبن بەڕۆ چاوە دەڕۆم بەخوای کورە دانیشە دانیشە کاک جەمال کورە کاک جەمال کورە کاک جەمال چاوەکەم کاکە جەمال قارەمان بەڕێکە قارەمان بەڕێکە ئەوە تو عەقلاتە تا صاحب قريبي بحياتي نام وعمري هلا مالي دهامي دسنين وخلينا كان هل ليلي قاسكا اتو تواو امنو اتو كوتاي ما بيار نو هنار دەبڕە هەر جارێک کلاواتەک دەهام لێرە با دەتزانیەوە بکەی وێ لە جەمال بەزاز لۆ دیارە جێرم نازانم دەبڕۆنەوە جەمشید بەرێ جۆ بگرە هەچی کردۆ بە ئیشەم بۆ بکەی ئێستا ئەچیت تکا ماقۆڵێک گەورەیەکی ماڵی شیرینم بۆ ئەدۆزیتەوە باشە؟ ئەدەم گەورەیانە چ پەیدا کەورە تۆ بۆ نەگەمژە بێ عەقڵی کاکەم تۆ بۆ ڕۆژێکی وانێ بۆچی باشە پێتە بوو لە عەرز بێ لە ئاسمان بێ ئەبێ یەکێکم بۆ دۆزیتەوە ئەمە لە کوێ بینمەوە وەرە دەبڕە بێمەنەوە هەچیت کردۆ بێ بدۆزیتەوە دەبڕە دێ یەڵە من بەرەمە چاو باش سەعدی بەێ ئەتو بەتەمایتی کورە وەڵڵاهی نازانم سەرم لی شێوایە ئێ باشە وچی کوردەواری دەرێ ئەتو هەتاکەنجی بەتەمای لە کودی لێ بانگ دەی ئێ کورە کاکە ئەوە نوێژە عمرش درێژە ئەوە ها ناقەتێ کاکە ئەتو ڕۆژێک نییە دوونیە کورە ئەوە بەجێ من دەکەی ئەرێ وەڵڵاهی ئەگە مۆزوعەکە باش بی بەبێ مشکلە لی دەربچم ئەرێ وەڵا بەجێت دەکەم بەجێ ئامۆزای خۆت بکە ئەدی کورە ئامن ڕدێم لە بەهەتا ئەسپی نەکردیا ئەمرەکەم بتە سەر قاتی دووشت فێرمە لەو دنیاە سەعدی گیان جانەکەم بە قوربانی ئەو چاوت بم ڕێزیم بگرە ئەم ڕێ باش لۆ دادنێ ڕێزی تو سەر کورە بە قورعان حەز ناکەم ئەتوو دڕکێک لە پێڕاچی حەز ناکەم کێشەکە لە دروست بی کورە بەخوای پیاوێت ئەتوو ئەگە بەجێ من دەکەی ئێستاوە دەهام واجیرایە وا لە ژوورەیە ئەوە چەند سارە بەتەمای ئەو کچەیە بەتەمای شیر نییە ڕاستەکەی
ئێستا بڕۆ مارە شیرنی چاچی بخۆ دوو قسەی خۆش بکە برێ دایکەکەم ئەوە وا لە سز نییە حسابکە عمری خۆی لە سەد و دانا ئیقناعیکە بە هەنەوەچی مێت بەداهایم بکاتن برام ئەتوش ئیعلانی دوژنی خۆت بکە کاکە وەڵڵا ئەوە ناقەتی ڕۆژەک و دنیا سەری خۆت ئەوە جێ لە قسە ڕاکردیا برۆ لای ئەوە نییە جێ لە قسەی ڕادەکری نییە ڕازوی ئەوە دەبینم دێمە سەسفر ئەمنی کوشتیە گوتت بسمەکە شیرنی هەڕۆکە شیرنی مێرد بەدەهامی بکە وەرە مێرد بەداهامی بکە لەوەی باشتر نابێت دەهام قڕش ڕێک پێکە ئێوە گیرایە مەمنونیشە ئێستا دەهام جێ لە قسەبی خوا دەزانی بست باڵای دەکاتن نەدەرێن وەسیەتی کردیە خەزورم گوتی نییە نا دەبی ئاگال لە هەناری بی ئەگەر ژنی بەسەدا هات نابی بینی ئەدی بەستزانی هەموو دینات کە دە قەبرستان لە من بەستزانی چێ کاکە ئەتو ئەگەر لە پشتم بی وەڵڵا لە پشتم بەخوای ئەتو دەبینیە پشتم بگری ئەتو دەبی قەنەعەت بە دایم بریدا چەند ساڵە شیرین لە بۆ تو نەبوو ئێستاوە سعدی مشکلەکەی لۆ حەل کردی دا بەوزعێکی ژەیە نەعو هامەرێ برێ ئەگەر شیرن لە بۆ توبی سعدی قەنەعی بکە مەوزوعەکەی قبول دەکەی وش دەرێت چێ برێخە قبول دەکەی سوندی پێ بدە ئەوە نییە پیاوەکی بەدیشە برێ سوندی بە قورعانی پێ بدە برێ ئەگەر ڕازی چم بەجێدەکەی دی ئەو کاتی دیە بە دینە دام ڕاست قبول تێگەیشتم دەبی بەردی لەم پێدانێت وەلی بکەنیە ئەو کاتی شەرت بینیە مشین ڕازی دەکەم دوای نییە ڕاید و قاید نییە دینار لە بەرچیان نییە پارەیان دەدەمێوانش ڕازی دەکەم قاید نییە قاید زۆر بشکلەیە باشە لەو شتێ ئەم دێمە سەقسەی تو ئێستا من دەستم مالی شیرنی باشە هاوەکەم هەتا زووە وچ کابرای گوتی گۆشتی خاو ببینێتەوە بۆ گەین دەبی هەتا زوو ئەو ئاگرێ بکوژێنەوە باش نیە ئەتو چێوە دەستی دوکانێ ئەم دەست بۆ کاکەم دوکانم بجێشتە عەمەلەم بجێشتە وەرە بابە وەرە کاک وەرە ئەمە دەڕێن بابە باشە ئاگال لە دوکانی بێ هەندێک ئیش بێ باشە جانەکەم دیێڵە کاک بەستانگولۆ دەکەنم گۆ لە چما کردیا لۆ ئەمن هەدەبینن دەرێنە من بە ئیشمان هەیە ئێکودە کوڕم ئیشی پیاوانە لۆ مدار و تار بێ لە ناوی ئێوە نییە خورە خۆش ئەمە ژوشتی بێ مشکلە باینە ئەری وڵڵا قوربانی ئەوە قرە دەبم نییە کە 0 کیلۆمەترەوە تانیشە وەرە ئاگال لە دوکانەکە ها هەریتە پێ نەکەم کوڕم ئاگال لە دوکانی بۆ خۆی نییە هەموو قەلب دەشێدم ها نایە بە قوربان گەلک خۆشم گەورە بیت پیاوە ها ئەوزە قاقانەمان ژنی لۆ دەینم باشە هەی حەیرانی بم سارەی بوشێنی شعایتم ئەو تو چ ڕەزیلی سارێ بچێنی چیە باخرا دوو قردی لێ پێوە دەکەی دەی بابم دەی خۆ عافیت نازم لۆ هانە لۆ هانە هەریتە پێ نارێن